سڵاتان لەبێ بەڕێزان بە هیوای سەرکەوتن ئینشاڵڵا هەموو لایەکتان باش و ساغ و سەلامەتە بن. لە لایڤێکی بۆ ئەمڕۆ لەگەڵتان نابین بزانین دەنگ و باستان لەگەڵ دوو ڕۆژەی زانکۆڵاین بەچی گەیشتن، چتان کردووە چتان نەکردووە. سڵاو 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 دەنگمان هەیە ئینشاڵڵا. جەماعەت دەنگ هەیە؟ جەماعەت دەنگ هەیە؟ سڵاوتان لەبێ بەڕێزانم، سڵاو لە هەموو لایەکتان، دەستان خۆش بێ، سواس کە لەگەڵمانن. سڵاو لە کاکە ژیاری گوڵ، دەستان خۆش بێ. دۆهۆکیە مامۆستای گەنجسرانە. وەڵڵاهی بەڕێزان لە ئینستاگرام بڕوام پێ بکەن، مەجالم نێ تەلەفۆنیش جا بدەم و نەک ئینستاگرام بکەمەوە. یعنی ئەزانم نە لە ئینستاگرام نە لە یوتیوب ماوەیەکە وەڵامتانم نەداوەتەوە، بەس بەخوای مەجال نییە. چۆن بەخوا لە 7:30 بەیانیەوە دەرچوومە، ئێستا بەپەلا پارۆنانێکم خواردوو بۆی سەعات 10 لەگەڵتانە بم. ئەگە بتوانم 45 دقەیەک 45 دقەیەک لایڤێکتان لەگەڵا بکەمەوە بەپەلا ئەو پرسیارانێکە هەیە ئینشەڵڵا وەڵامتان بدەمەوە. سڵاو فیزیای پزیشکی دەگاتە 75.9 بەڕای تۆ. فیزیای پزیشکی طبعاً بۆ خۆی فیزیای پزیشکی ئەگەر هەڵە نەبم تقریباً ئەو لەکوێیە دەرەجەکەی سێرەوەی دەرەجەکەیشمان دانەماوە. فیزیای پزیشکی ئینشاڵڵا هەر لەو دەوروبەرانە بێ بە پشتیوانی خوای گەورە. وەڵای دەقیق دەرەجەی ساڵی پێشووم لە فکر نەماوە، بەڵام ئینشاڵڵا دەرەجەی باش دابەزێت، چونکە باڵێن داواکاری زۆر لەسەر کەمە. هەلاو بۆ ئێوە ئینشاڵڵا، دەستان خۆش بێ. سڵاو مامۆستای گوڵ، سڵاو لە ئێوەش، سڵاو سوپاستان دەکەم، سڵاوتان لێبێ. زانستی کۆمپیوتەر کردیتی هەیە؟ بەڵێ کردیتی هەیە و کردەکەشی باسەرێکی کتابەکە بکەین بزانین کردەکەی چییە. بێگومان کردیتی هەیە. علوم کۆمپیوتەر علوم کۆمپیوتەر کۆلێژی زانست ئایتی یاخود کۆمپیوتەر هەردووشیان 5 دەرەجە ئینگلیزی 20 دەرەجە بیرکاری 5 دەرەجەش لە فیزیایە. باشە بەڕێزان، ئەم ساڵ چەند دەرەجە دابەزێت؟ لە پۆینت 5 تقریبا هەتا 2 دەرەجە احتیمالی دابەزینی هەیە بەپێی بەشەکان. 96 مامۆستا ئەم ساڵ چی ئەگەری هەیە وەری بگرێت. 96 لە دەرمانسازی ئەسنان پارالێلی هەندێک لە طوبعام لە کۆی و ئەوانە احتیمالی هەیە ئینشاڵڵا. بەڵێ زەحمەت دەبێت دەرمانسازی مەعهەد باشترە یان نیتوەرک؟ وەڵا هیچ گومانتیان نییە مەعهەد دەرمانسازیەکە باشترە. باشترین شوێن لە سلێمانی بۆ 93.2 پەرستاری یا شیکاری، یان ئەو دوانە باشترینن بۆی. سڵاو لە مامۆستای خۆشەویست، سڵاو لە ئێوەش کاکە محەممەد ڕۆژبەیانی. بەشی سەرکردن چەندی ئەوێت پێی مانگە؟ لە سلێمانی ئەگەرە هەڵنەبم 83ە و لە هەولێریش بەڵێ 83.9 لە هەولێریش 76.9.
سڵاو دەستان خۆش بێ سوپاس کە ئەڵێم دەنگ هەیە بێ زەحمەت تەکنیکی وەرگێڕانی پەیمانگە بەشێکی چۆنە لە داهاتوو دەبێتە وەرگێڕی چ زمانێک بە کرێی خوێندنی چەندە کرێی خوێندنی ئەگەر هەڵە نەبم 600 و شتێکە تقریبەن و ئەبێتە یاریدەدەری وەرگێڕ زمانی زیاتر ئینگلیزی احتیمام پێدەن علوم ئەحیا یان شیکاری وەڵا شیکاری باشترە دڵخۆشەوەی بەڵێ سەوت هەیە دەستان خۆش بێ ڕاست دەڵێن کوردی و عەرەبی تەرێک ناکرێت بۆ تەکنۆلۆژیای ددانواتە ئێستا حسابی مەعادی بۆ دەکرێت وەڵاهی باوەڕ ناکەمەوە بچکە بەعەکسەوە ئەوە شکوگومانیتیان نییە کە ئەو بەشە لە کۆلێژی تەکنیکی پزیشکیە با بڵێن تەندروستی پزیشکی لەبەرەوە هەروەکو شیکاری و ئەوانەی دیکە حسابەکرێت نەمزانیوە تەرتیب بۆ نەکرێت وەڵامی ئەوماندایەوە کە دەرمانسازی تەوان باشترە لە نیتۆرک 56 وێژەیەم چی بەشێک باشە بەڕێزم ئەو کۆنمرەیە ئەگەر وێژەی لە کارژێڕی کار ئێواران یان تەکنیکی وەرگێڕان کارژێڕی دەستگاکانی گەشتیاری لە هەولێر کارژێڕی کار لە بڵێن شەقڵاوە کارژێڕی کار لە مێرگە سۆر لە سۆران کارژێڕی کار بۆ ئەو بەشانە بەشی باشن بەڵێ باش مامۆستاگیان تێکڕای ناوچوار چی بەشێک باشە بەڕێزم دەرمانسازی بە پارالیل بنووسە ئەوە بە زانکۆڵاینەکەشی بنووسە بەڵام ئەمەلی زیاتر لە پارالیلەکەیە پرۆگرامسازی تەلارسازی پەرستاری شیکاری ئەو بەشانە بایۆلۆجی پزیشکی ئەو بەشانە بۆی باشە ڕێزسڵاو بۆ ستافە جوانەکەتان مامۆستا سرۆر و خسرە و موحسین دەستخۆش کاکە ژیار سپاس بۆ ئێوەش ماندوون لە پێنجێنەوە خەریکی زانکۆڵاین پڕکردنەوەن ئەو 2 ساڵە بەبەردەوام لەگەڵمانان دەستان خۆش بێ قەلبتان ساغ بێ یا ڕەبی لە میسرایان ناوم ناردووە جا بنێ مامۆستا وەڵڵاهی بە ڕێزەکەم وەکوتم ناوێرم ئینستەگرام هەر بکەمەوە زیاتر لە 300 پرسیاری تایە نازانم جوابی کێ بدەمەوە ئەوەنەم پرسیار بەهاتووە لە بەیانی شەو ساعت 7:30 هەتا ئێستاکانە لە پڕکردنەوەی فۆرم بووینە ئێستا لایڤە دوای ئەوەش دووبارە فۆرم پڕکردنەوەی لەبەرەوە بەڕاستی کاتمان زۆر کەمە هەموو کات من وتومە پێش ئەوەی زانکۆڵاین ئاکتیڤ بێ بە مانجێک پرسیارەکانتان هەرچیتان هەیە ئامادەیکەن بیکەن ڕێزبەندیتان حازرکەن چونکە بەڕاستی کاتی خۆی کە دێت و تێکەڵاوی زانکۆڵاینە بن دەست پێکەین زۆر زەحمەتە کۆنتڕۆڵی بکەین دەستان خۆش بێ بڵێن سەوتەکە هەیە زۆر باشە مامۆستا 81.7 هەیە حەزم لە پەرستاری گشتی سلێمانیە بڵێ وەربگیرێم مەعهەدەکەی تکایە جواب تەبەن 81.7 ئەو بۆ خۆی پەرستاری لە سلێمانی 84 وەرگرتووە ئەمەلێشی تا ڕادەیەک کەمە ئینشاڵڵا دەرەجەش دابەزێ بەڵام تەوقعی ئەو دەرەجە دابەزینە ناکەم زیاتر بە پارالیل ڕەنگە سوودی لێ ببینیت دەکرێت ڕیزبەندی بەشە ئەندازیاریەکان دابنێیت بەپێی باشی بەشەکە زۆر پێویستە تەلارسازی پرۆگرامسازی شارستانی نەوت پترۆکیمیا میکانیک ڕووپێوان کارەبا سەرچاوەکانی ئاو باشە بەڕێزم دەستان خۆش بێ ئێسئێر جەلیل دەست خۆش بێ کاڵی دەنگ زۆر سافە قەلبتان ساغ بێ ئەگەر خەڵکی هەولێر بی و
لە هەولێر بخوێنین دەتوانین داخلی وەربگرین وەڵا چۆن شتی وا ڕۆدات پێ خۆ دانیشتووی هەولێربی زەحمەتە ئەو شتە پرسیارێکە بوو ئەڵێ لەکوێ فۆڕم پڕەکەنەوە ئەو بەدوایە گەڕێم کۆمەڵێ نامە لێرە لە دەستمان چۆپا زانستی کۆمپیوتەرکردیە بە جوابماندا ئەوانەمان جوابداتەوە کێ پڕی بکەیتەوە باشە ئێستا دەست پێ بکە پڕکردنەوەت بکە هەڵی گرە دوسێ ڕۆژ بە ئیسراحەت متابعەت بکە ڕۆژانە هەوڵدە زانیاری زیاتر وەربگریت لە شەممە ئینشاڵڵا یەکشەم کاتێکی زۆر زۆر باشە ئینشاڵڵا بینێریت نازانم ئەو نامەیە لەکوێ بوو ئەگەر لە دەستمان چوو بێت وەڵامی بدەینەوە ئەمانەمان وەڵام داوەتەوە لێرە نییە باشە کاکە حوسێن هەولێری ئەڵێ بەڵێ دەنگت هەیە سوپاس نمرەی 66.71 زانستی پارێزگای سلێمانی چ بەشێک وەری دەگرێت بەڕێزم ئەو بەشە زیاتر لە مەعهەدی ئایتیەوە نزیکە لە نێتوەرک لە داتابەیس لەوانەوە نزیکە زائیدەن با بڵێن کۆلێژەکانی پەروەردە و بنیات و ئەوانە کارژێڕی و ئابووری کارژێڕی کار لە تەکنیکی زانستە مرۆڤایەتیەکان و بەشە ئەندازیاریەکانی پەیمانگەشت ئەتوانێت پڕ بکاتەوە لەگەڵ کارژێڕیەکان وا مامۆستا 88.8 لە کام بەش وەردەگیرێ لە پزیشکی و ئەندازیاری 88.8 لە بایۆلۆجی پزیشکی چارەسەری سروشتی تەندروستی کۆمەڵ خۆراکزانی پارێزی ڤێتەرنەری لە ئەندازیاری سیستمی زانیاری کارژێڕی لە ئایتی لە کۆلێژی ئینفۆرماتیک و ئەو بەشانە زیاتر شم لێکات مامۆستا سروود کەی زانکۆڵاین دائەخرێ بڕیارە 12 مانگ ساعت 12 شەو دابخرێ ئینشاڵڵا 81.6 بە کردوت ئەگەری هەیە کۆلێژی یاساگازارکردنی ئیسلاحاتی وەربگرێت ئەگەرێکی باشی هەیە ئینشاڵڵا لەسەری 180ەوە سڵاو بێ زەحمەت ڕیزبەندی کۆنمرەی 91 لە چ بەشێکەوە دەست پێ بکەم لە دەرمانسازیەوە دەست پێ بکە باشترین شتەوە لە دەرمانسازیەوە دەست پێ بکەیت بۆ خوارەوە ئەوە پرسیارەکەی بەدوایە گەڕێین ئاخەریکە پێگەین ئینشاڵڵا 56 وێژەیم چ بەشێک باشە وتمان کارژێڕی کار لەگەڵ ئەو بەشانەی دیکە ئەتوانی استفادەی لێ بکەی وەکو دەستگاکانی گەشتیاری تەکنیکی وەرگێڕان کارژێڕی یاسا و ئەوانە لە خەبات لە هەولێر ئیتر لە شەقڵاوە ئەگەر ئەو بەشانەی هەیە پڕی بکەیتەوە دەستخۆش سوپاس بە ئێوە دیلمان سۆرانی ئاداب ئینگلیزی لە چی زانکۆیەکی ئەهلی هەیە وەڵڵاهی معلوماتم لەسەر بڵێن ئەهلەکان بەعام نییە نازانم بەڕاستی چۆنە پەرستاری لە سۆران بۆ بە کۆلێژ نەخێر بەڕێزم نەبووە بە کۆلێژ هەروەکو خۆی ماوەتەوە ئیمڕۆ نزیکەی 2 ساعات لە هەوڵی ئەوەیە بووین بەڵام نەکرا لەکوێ فۆڕم پڕەکەیتەوە بەڕێزم من بەیانیان لە 8:30 تا ساعت 2 نیوەڕۆ لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکین لە تەنیشت وەزارەتی خوێندنی باڵا بەرامبەر کولی زراعە لە ساعت 3 بەدواشەوە لە سەنتەرێکین لە بینی 40 مەتری و 60 مەتری لە هەولێرە بەناوی سەنتەری زانکۆلاین تایم ئەو دوو سایدی لە 60ەوە بۆ بازاڕی لەنگە ئەڕوا بۆ 40 مەتری لەسەر ئەو دوو سایدە ناو ماڵە ئەمین عامەکان سەلام مامۆستاجان ئەرێ پرسیارێک بەپێی ئەو بڕیارەی پەروەردە بێت کە زمانەکانیش بۆیان هەیە ببنە مامۆستا ئەمە وەرگێڕانیش دەگرێتەوە نەخێر وەرگێڕان ناگرێتەوە چونکە ئەوە زمان نییە
کای دەرمانسازی ئەم ساڵ دێتە چەند بەڕێزم ئەگەر بەست لە زانکۆیە هەتاکو 95.6 و حەوت و ئەوانە احتیمالی هەیە ئەگەر پەیمانگەشە لە دەوروبەری 84 ئەوەستێتەوە تقریبا 85 84 و نیو 85 ئەلەو دەورانە. سڵاو لە کاکە محەممەد، سڵاو لە بەڕێزشتان ڕێیان کوردی. سلام مامۆسەگیان، ئەرێ پرسیارێک ئەو وەڵامماندایەوە. مامۆسەگیان تەلارسازی یان ئەندازیاری کۆمپیوتەر؟ وەڵا ئەندازیاری کۆمپیوتەر. تەلارسازی زۆر باشە بەڵام ئیشی کەمە ئەندازیاری کۆمپیوتەرەکە یا پرۆگرام سازی بازاڕ و هەلی کار و شکردنی باشترە. زەحمەت دەوێت دەرمانسازی ماحەت باشیان نیتۆرک لە سلێمانی چنی ئەوێت؟ بەڕێزم وتمان دەرمانسازی باشترە و نیتۆرکیش لە سلێمانی 62.9 وەرگرتووە تۆ بڵێ 62 تا 62.3 ئەو دەورانە. باشە وەڵا جامەپی بەشەکە ڕیزبەندەکەمان کرد بەڕێزم وتمان تەلارسازی پرۆگرامسازی شارستانی نەوت پترۆکیمیا کارەبا میکانیک ئەوها پێیان ڕۆیشتن باسمان کردە بۆ پێشتر. وەڵامی ئەو دوو پرسیارەمان داوەتەوە. دەکرێت ڕیزبەندی بەش ئەندازیارەکان دابنێت بەپی باشی بەشەکە زۆر پێویستە. کاکە محەممەدجان داماننا ئەو جاری دووەمیش دووبارەمان کردەوە لە بەرخاتر جەنابتان. ڕاژان مەحموود ئەڵێ تەبعاً سوپاس بۆ مامۆستای بەڕێز لێرەوە دەستەکانم خۆش بێت. بەڕێزم سوپاس بۆ ئێوە مەمنۆنین، سوپاس بۆ ئەو ماندووبوونەتان کە لەگەڵ ئێمەیە. دەستخۆش. سوپاس. ببورنەوە سەرۆک وەزیران ئیشوکاری هەیە خوا خێری بنووسێ چایەک و قاوەیەکی بۆ هێناین. باشە مەحەدی پەرستاری سۆران وەکو خۆی ماوەتەوە لە ماوەی دوو ڕۆژی داهاتوە لە تەنیشتە نووسرێتەوە هەموو بەشەکانی 2 ساڵە. دڵخۆش سەمیر ئەڵێ هێشتان ساغ بێ. زۆر سوپاس بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە خۆشەویست. مەحەد پەرستاری سۆران دەبێتە 4 ساڵەوە وەڵامماندایەوە 56 وێژەی وەڵامماندایەوە ئەوانەمان وەڵام داوەتەوە. وتمان دەرمانسازی لەوانەیە دەرەجەیەک دابەزێت وە بۆ کۆلێژەکەشی چەند پۆینتێک احتیمالی هەیە. ئەوانە هەمووی دووبارەن. وتمان لە سەرۆکاری زانکۆ پۆلیتەکنیک و لە سەنتەرێکیش لە بینی 40 مەتری و 60 مەتری لە ماڵ ئامینەعامەکان لەوێدا دەنیشین. ددانسازی یان دەرمانسازی کامیان باشترە؟ وەڵا دەرمانسازی زۆر زۆر باشترە. 74.4 نمرەکەم بەشی پەرستاری لە ئاکرێ وەرم ئەگرێ بابزانین پەرستاری ئاکرێ. پەرستاری ئاکرێ 74.837 وەرگرتووە. ئەم بەڕێزە 74.4 هەیە یعنی ئەمەلێکی باشی هەیە ئینشاءالله. 8.6 بە کریدت ئەگەری هەیە کۆلێژی یاساوتمان ئەگەری هەیە ئینشاءالله. نمرەکەم 78.6 ئەگەری هەیە لە زمانی ئینگلیزی لە سەلاحەدین ناوم بێتەوە بەگشتی 78 بەڵێ ئەگەر هەڵە نەبمە 76 و پۆینت شتێکی لە ئینگلیزی وەرگرتووە کۆلێژی زمان هەر بۆ دڵنیایی سەلاحەدین زمانی ئینگلیزی 77.4 وەرگرتووە
ئەگەر ئەو کۆنەمرێت بە کریدت بێ بە کریدت بێ و دانەبەزێت ئینشاءڵڵا ئەگەری زۆری هەیە وەربژیرێت. ئەو بەڕێزانە پەیمانگەی پەرستاری پەیمانگەیەکی زۆر زۆر باشە، سوودیشی زۆرە، بە تایبەت بۆ ئافرەتان زۆر زۆر بەشێکی باشە. 2 ساڵەکەی کە تەواوێکیت توانای تەداویکردن کانە لە دانان ئەگەر زیرەک بی دوورینەوە و هەندێک بابەتت بۆ دروستە بێ ئەتوانی ئیسفادەی لێ بکەی ئینشاءڵڵا. سەبارەت بە دەرەجەکانیشی تقریبا لە 69 هەتاکو 85 ڕوا بەپێی گۆڕانکاری لە شوێنەکان. باشە بەڕێزم، ساڵانە دەبێت چەند بدەیت بۆ پارالێلی کۆلێژی ددان و کۆلێژی دەرمانسازی لە هەولێر؟ 5 ملیۆن و 500 هزار دینار، لەبەر خۆی 10 ملیۆنە لاشکاندنی بۆ کراوەتە 5 ملیۆن و 500 هزار. طبعا میزانکە سلێمانی بە زانکۆڵای 97.33 وەڵاهی ئینشاءڵڵا ئەگەری هەیە هەرچەندێک تۆزێک ئەگەرەکە کەمە تا 170 ئەڕوا، لەبەرەوەی بۆ خۆی زۆر زیاترە لەوە کە 98.03 بە تقریبا نزیکەی 0.7 دەرەجە دابەزین وەلەوکان ئەمەلی هەیە، بەڵام ئەڵین 170 بە 75 ئینشاءڵڵا. نورن نان خواردنەکانمان سەرپێوی ئەمماوەیە ئینشاءڵڵا داوای لێ وەرنەکەم بێ ئەوە ناخۆشە و میترۆیان خوارد ئینشاءڵڵا لە خزمەتتان نابین بۆی چاکتر و تااقەتمان هەبی ئینشاءڵڵا. بەڵێ خۆراکزانی و پارێزی ئیشیان بزە لە خەستەخانەکان دانانی پرۆگرامی خواردنە بۆ نەخۆش بزەبەت بە دیاریکراوی. نەخۆشێک عەمەلیاتێکەکرێت، ئەمەلیاتەکەی قورسە هەموو خواردنێک نابێ بخوا یان هەندێک بابەتی لەو شێوازانە ئەتوانیت ئیسفادەی لێ بکەی ئینشاءڵڵا. واتە بە دیاریکراوی ئەو ئیشەکەیانە. طبعا میزان کریسلیان بە زانکۆڵاوین ئەوانە وەڵام داوەتەوە. مامۆستا پەیمانگەی دەرمانسەرزی تەواو بکەیت ئەتوانی شادە بەرز بکەیتەوە. ئەگەر لە ئەوائیلەکان بیت بەڵێ، ئەگەر لە ئەوائیلەکانیش نەبیت ئەوە لە ڕێگەی کۆلێژی تەکنیکی تەندروستی پزیشکی زانکۆی پۆلیتەکنیک ئەتوانی کۆلێژ بخەیتەوە لە ڕێگەی سیستمی پۆلیتەکنیکەوە. باشە بەشی بایۆلۆجی و کیمیا کۆلێژی زانستی کوێیە؟ بە زانکۆڵاوین و پارالێل بۆ معدەلی 7.570 ئەگەری وەرگرتنی چەندە؟ بەڕێزم کۆلێژی زانست وەکو بایۆلۆجی لە کۆیە 833 زانکۆڵاوینێتی 73.984 تقریبا 74 با بڵێن پارالێلەکەی بووە. سەبارەت بە کیمیا لە کۆیە 67.782 زانکۆڵاوینی بووە، 63.298 پارالێلەکەی. باشە ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن بەداخەوە وەڵاممان داوەتەوە کەمە سەبر و تەحموڵتان هەبێ با ئەو ئەزیزانەی لە دوای ئێوەشەوە دێن بتوانن پرسیاری خۆیان بکەن. 59 زانکۆ پێواران وەرمەگرێت لە هەولێر بنیاد نەخێر ناتوانیت لەبەرەوەی معدەلێت لە 60 کەمترە ناتوانیت پڕیکەیتەوە. بەشی سەرکردن مەحەلەکەی چەندی ئەوێ دوتمان 76 و پۆینت شتێک. بایۆلۆجی پزیشکی چەند وەردەگرێت لە هەولێر؟ داهاتووی چۆنە؟ بایۆلۆجی پزیشکی تقریبا 89.5 لەسەرەوە وەرەگرێت، بەشێکی باشە و داهاتووشی باشە لەبەرەوەی ئەتوانێت لە مختەبەرەکان ئیش بکات. ئەگەری لە زمانی نێزیری زانکۆی سەلاحەدین نام بە گشتی بێتەوە گشتیان مەبەست پارێزگا و گشتیە. ئەگەر بۆ پەیمانگا بۆ گشتی و پارێزگا بێت وەڵاهی تۆزێ زەحمەتە لەبەرەوەی 86 وەرگرتووە لە زانکۆی سەلاحەدین.
حکومە دەرمانسازی لە داهاتوو مەجای ئیشکردنی چۆنە؟ وەڵاهی معلوماتم لەسەر ئەو قسمە زۆر کەمە بەڕاستی. دەرمانسازی مەحەد باشترین نێتوەرک وەڵاممان داوە 56 78 ئەوانە 59 زانکۆ لای نووسمان وەرناگیرێت. ڕێبەری زانکۆ لەکوێ دەست بکەوێت؟ وەڵاهی بەڕێزم ئەوە 2 ڕۆژ لەگە وەزارەتین بڕیاریان داوە حەلیکەن کاتێک کە سایتی زانکۆڵای نەکەێتەوە بۆ پڕکردنەوە لە خوارەوە ڕسمێکی سوور هەیە کە PDF ئەتوانی داونلۆدیکی بەڵام تا ئێستا حەلیان نەکردووە ئەو ئینشەڵا خەریکی حەلکردنین. بەڵێ باشە بۆ داهاتوو سمەشکانی تاقیگەیش زانکۆ دەکەن یان مەحەد دەرمانسازی؟ وەڵاهی هەردووشیان هەر باشن بەڵام قەناعەتم وایە مەحەد دەرمانسازی لەبەری سەریعتر ئەگەیتە سەر ئیش ئەوە لە ڕووی هەلیکارەوە لە ڕووی داهاتوو باشترە. ئاخر ئەگەر مەبەست بە علوم و هەندەسەیە ئەوە طبعاً سیستمی زانیاریەکە باشترە. ئەگەر وەکو یەک بن هەرچیان لە هەندەسە بن هەرچیان لە علوم بن ئایتێکە باشترە. باشە بەڕێزم مامۆستا 62 ئینگلیزیم 78 بەرزترین دەرەجە چی باشە وەرم دەگرێت زانکۆ جا پارالێل یان حکومی؟ وەڵاهی 62 طبعاً چۆنەڵێیت هەر ناتوانانی کۆلێژەکان بە زانکۆڵایان پڕکەیتەوە تەنها پارالێلت بۆ هەیە لە پەروەردەی بنەڕەت لە کارژێڕی و ئابووری لەو بەشانە ئەتوانی سوود وەربگری لەو کۆلێژانە. کۆنمرەی 90 لە پرستاری کۆلێژ لەکوێ وەردەگیرێت؟ لە ڕاپەڕین لە خۆزم بەس لە ڕاپەڕین زیاتر ئەمەری وەرگ لە شێخان طبعاً ئەوانە ئەگە سەر بە پارێزگابی ئاگادار بە. باش مامۆستا پەیمانگەی دەرمانسازی تاوەکەتوانین شادە بەرزکردەوە؟ وتمان بەڵێ ئەگە ئەوایلەکانی یانە ڕێی سیستمی پۆلیتەکنیک بۆ ئەوەیە جیاوازی بینی سیستمی زانیاری و تەکنۆلۆژیای زانیاریمان باس کرد. 78.6 ئەگەر بەگشتی بێ و پارێزگا نەبێ زەحمەتە. ئەوانەمان جواب داوەتەوە ئەگەر بکرێت پرسیاری دووبارە زۆر نەبێت بەشکم بتوانین بگەین چکە ماوەکەمان خۆی کەمە بەڕاستی. کاکە عەلی یا معدلات یا قسم تريدين عندنا جامعة معهد تقنية الشقلاوة عندنا أقسام هواية عندنا التمريض بس دقيقة تمريض 76 وتحليلات شقلاوة 73.7 و باقي شو اسمه إدارة الأعمال تقريبا 60. عندنا البيطرية بالمعهد 62 تقريبا أو درجات هيجي تمام. عربي كم باش بخور ما بنخوار دو يمرو أجر زور باش نبوا بين مكانم عشان الزين 78 وەڵاممان داوەتەوە پێشەیەکە وەڵاممان دایەوە ئەگەر بکرێت ئەوەنە پرسیاری دووبارە نەکرێت وەڵامی مەمنونە بین. وێژەیی وتمان 56 لە کارژێڕی کارەکان لە هەولێر لە شەقڵاوە لە سۆران و لەوانە ئەتوانی ئیسفادە بکەیت. هەشتا لە هەولێر ڤێتەرنەری ئەندازیاری سیستمی زانیاری احتیمالی بایۆلۆجی پزیشکی بە ئەگەرێکی تقریبا 175 لە هەندەسیەکان شارستانی و تەلارسازی و پرۆگرامسازی لێ دەرکە ئەوانەی دیکە لە کولیەی علوم تقریبا هەمویان کەمێک ئەگەر کەمە وەکوتمان بۆ بایۆلۆجی پزیشکی بوو بۆ شێوەیە. باشە
95.2 ئەگەری ئەسنانی هەیە ئەگەرێکی کەم زیاتر لە پارا لێلەوە نزیکە بە قەناعەتی من پەیمانگەی دەرمانسی ئیستاڵاتی وتمان ئەتوانیت بەڵێ کۆلێژی سەرکردن لە هەولێر نییە تەنها لە دهۆک و لە سلێمانی هەمانە علوم ئەحیای شکاری وتمان شکاری خوا زۆر بە ئەمەلم هیچ بێ ئەمەلم هیچ ئەگەرێکم هەیە بۆ دەرمانسازی زانکۆڵایی 95.7 ئینشاءالله هیچ بێ ئەمەل مەبە و پشت بەخوا ڕەبەستە هەموو شتەکانت بەدەدەستی خوای گەورە ومێدێکی زۆر هەیە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە ومێد هەیە هەولێر بنووسە دهۆک بنووسە ئینشاءالله لە یەکیشان دێتەوە بە پشتیوانی خوای گەورە قەتیش باسی قسەی بێهیوابوون مەکە چونکە ئەوە تاوانە گەنجێکی وەکو ئەو بەڕێزانی وەکو ئێوە کە لەم تەمەنەیان 18 ساڵن تازە پێ ئەگەن باسی بێ ئەمەلی و بێهیوایی بکەن چونکە دڵنیابن ئەگەر خوای گەورە شتێکی بە قسمەت نەکردن گەورەتری بۆ هەڵگرتوون دڵنیابن لەوە بە هەموو قەناعەتێکەوە منە قسەیەتان بۆکەم و تەجروبەی ژیانی خۆشم پێتان ئەڵێم ئێستا کاتی ئەوەی نەبێت ڕەنگە باسی بکەین کەسێک کە بەتەمای علوم ئەحیا بێ و لە مەعهەدێک بە شەستەوە ناوی بێتەوە دوای ئەوەش بەبێ ئەوەی چاوەڕوان بکات کە ڕۆژێک لە ڕۆژان ئەتوانێت یەکەم بێ و سەفرێکی وڵاتێکی دەرەوە بکە و 20 ڕۆژ لەوێ بمێنێتەوە و پێشەوەی بڕۆ تەعین بکرێ کە 6 ساڵ بەواستەش تەعین نەکرابێ کۆمەڵە بابەتی دیکەش کە ئێستا ڕەنگە کاتی باسکردنی نەبێ و نەتوانین بە تەفسیلی باسی بکەین لەبەرەوە پێتان ئەڵێم دڵنیابن لەوەی خوای گەورە ئەگەر شتێکی پێ نەدان دە هەندێک ئەوە قەرەبووتان بۆ ئەکاتەوە ئەگەر تەمەن سیستەم هەڵە بێت چی بکرێت وەڵاهی ئەگەر تەمەن هەڵە بێت ئەتوانی سەردانی وەزارەتی خوێندنی باڵا یان پەروەردە بکەی خۆی لە پەروەردەیە بە هەڵە هاتووە بەڵام بە هەر حاڵەت توانی سەردانی یەکێک لەوانەکە لە قوڵ مەرکەزی سەردانیان بکەیت داوای چاکردنەوە بکەیت بە بەڵگەوە کە بۆی سلمێنی کە بە هەڵەدانراوە بەڵێ وانە هەر هەمووی پرسیاری دووبارە بەداخوا کری خوێنی پەرانەک بۆ بایۆلۆجی و کیمیای کۆیە چەندە ئەگەر هەڵە نەبم ملیۆنێک و 100,000 ئەگە ملیۆنێک و 350,000 لەو دوانەیەشیشانە باشە خوێندکارانی ساڵانی پێشوو لەکوێ کۆد وەرگرنەوە دووبارە بەڕێزم ئەوەنەی من زانەی بێتم ئەوەنەی من ئاگادار بم هەتا ساڵی 2015 هەتاکو 2015 ئەبێ بچنە ئەزموونەکان ئەزموونە گشتیەکان بەرامبەر نەخۆشخانەی ڕزگاری لەسەر جادەی کۆیە لە 2015 بەسەرەوە ئەتوانن سەردانی تۆمارەکان بکەن یا وەزارەتی خوێندنی باڵا بکەن بۆ ئەوەی کۆدەکەیان بۆ نوێ بکەنەوە و ڕێکی بخەنەوە وەڵامیوانەمان داوەتەوە 93.6 کلارسازی سەلاحەدین ئەمەلی هەیە ئینشاءالله تقریبا لە 170 کلارسازی ئەمەلی هەیە ئینشاءالله 170 ئەمەل هەیە وەربژێت کردنەوەی بەشی ئەندازیاری کۆمپیوتەر ئەگەری هەیە ئایتی 2 نمرە دابەزێ وەڵاهی 2 نمرە کێتە سەر داواکاری لەوانە ئەگەر بەرزەوە و خەڵک زۆر داوای کرد نازانین بەڵام ئەگەر هەیە بەڵێ لە ئەگەرەکان کاریگەری کردنەوەی پرۆگرامسازی لە ڕانیا تەکید تەسیراتی خۆی ئەبێت 85 چی بەشێک باشە بۆی
85 ئەتوانم بڵێم لە چارەسەری سروشتی و بەخوارەوە ئەتوانی ئیسادەیان لێ بکەی ئینشاءڵڵا. چارەسەری سروشتیە، مەعهەد دەرمانسازیە، بەشەکانی هەندەسە هەندێکیانە جگە لە تەلارسازی و پرۆگرامسازی و شارستانی تەندروستی کۆمەڵ، خۆراکزانی پارێزی، فێرتەرنەری، ئەوانە هەر هەمووی قسمن ئەتوانی ئینشاءڵڵا ئیسفادەیان لێ بکەی. وەکوتمان 78.6 زەحمەتە بەگشتی بەڵام بە پارێزیە ئەگەری هەیە. عەبدوڵڵا پرسێ 70.2 70.2 لە مەعهەدە پزیشکیەکان، مەعهەدەکانی ئایتی، بەڵام مەعهەدەکانی پزیشکی زیاتر بە پارالیل و ئێواران یان لە دەوروبەر لە شەقڵا و کۆی و ئەوانە سوودی لێ ئەبینرێت. بەڵێ پەیمانگەی کارژێڕی هەولداخی ئەدات بە پارالیل و ئێواران ئەگەر ئیدات ساڵی بە چەندە. داخلی نەمزانیەوە بە پارە بێت، ئەوان قسمەکانی شەر وەریان گرتووە هیچ کێشەیان نەبووە. 96.9 چی بۆی باشە لە کەلارم. وەڵاهی 96.9 لە سلێمانی دەرمانسازی، ئەسنان، تەلارسازی، پرۆگرامسازیەکەی کە لە ڕانیە ئەکرێتەوە لە ڕاپەڕین، لەوانە ئەتوانین لە هەمووی ئیسفادە وەربگریت. ئەتوانین لە هەولێریش مایکرۆبایۆلۆجی یان بێهۆشکاری لە سلێمانی و شیکاری و پەرستاری و ئەوانەش بەبێ بنەت ئیسفادەیانە بێ بۆت. وەڵاهی من علوم کۆمپیوتەرم پێ باشترە لە کیمیا، ئەو قەناعەتی منە و وا هەست دەکەم. وتمان بەڵێ ئەتوانی لە ڕێگەی ئەوائل بوونەوە یان لە ڕێگەی سیستمی پۆلیتەکنیکەوە، هەردووشیان دووبارە بەهۆی پرسیاری زۆرەوە وەزبەیەکمان لە دەست ڕۆیی داوای لێبوردنەکەین. 95.5 زانکۆڵێن ئەگەری هەیە بۆ ئەسنانی هەولێر دڵنیانیم، ئەتوانم بڵێم هەیەتی بەڵام ئەگەرێکی کەم. 88 لە هەولێر ئەگەری شیکاری نەخۆشیەکانی هەیە بە پارالیل ئەحتیمالە. دەرەجەی 67.6 هەولێر چ بەشێک وەردەگیرم ئەگەر ئەزێم نەبێ. 67.6 لە هەولێر ئەگەر مەبەست بەشە پزیشکیەکانە ئەبێ دەوروبەر پڕ بکەیتەوە، ئەگەرنا لە هەموو کۆلێژەکان جگە لە پەروەردە نەبێت ئینگلیزی، ئەوانەی کە تەقریبان پەروەردەی بنەڕەت و پەروەردەی ئاسایی باڵێن لەگەڵ کارگێڕی و ئابووری کارگێڕی کار لە تەکنیکی کارگێڕی ببورن، ئاداب زانستە مرۆڤایەتیەکان و ئەوانە ئەتوانی سوودی لێ ببینی. بە کریدت 77.7 ئینگلیزی ئاکرێ وەری دەگرێتن و قانون باشتر یاخۆت پەروەردە ئینگلیزی. وەڵای هەرچی بەشی باشن سەبارەت بە وەرگرتنەکەش لە زمان نەمزانیوە لە ئاکرێ هەمان بێ، بەڵام لە پەروەردە ئینگلیزی ئاکرێ 72.756 وەرگرتووە، بەڕێز دەگە 77 ئینشەڵڵا ئومێدی وەرگرتن هەیە. 96 وەڵاهی لە هەردووشیان ئەگەری هەیە ئینشاءڵڵا لە هەردووشیان ئەگەری هەیە بە پشتیوانی خوای گەورە، چونکە هەردووشیان پێویستیان بە دابەزینی چەند پۆینتێکە. بۆ ئەسنان پۆینت 296 بۆ ئەوەی دیکەش پۆینت 0.77 بۆیە زۆر لێوە نزیکە ئینشاءڵڵا. من ژمارە تەلەفۆنەکەم بە هەڵە پڕ کردوتەوە، ئایا دەبێتە هۆی کێشە؟ نەخێر، زۆر ئاساییە و کەسیش تەلەفۆنە بۆ ناکات، باشتریش سەرت سوودە. ئینشەڵڵا کێشەیەکت نییە، بەڵام ئەگەر بۆ دڵنیایی خۆت و حەزەکەی زیاتر دڵت ئارام بێتەوە دڵت مرتاح بێ، سەردانی وەزارەت بکە بۆ ئەوەی بتوانیت ئەو هەڵەیە چاک بکەیتەوە. باشە، ئەگەری دابەزینی فێرتەرنەری سلێمانی 4 پۆینت چەندە؟ وەڵا نزیکەی ئەتوانم بڵێم هەتا 90 ڕەنگە دابەزێ ئەو پۆینتانە ئینشاءڵڵا. 88 لە هەولێر ئەگەری شیکاری نەخۆشیەکانی وتمان بە پارالیل نزیکێتین. پەرستاری لە مەعهەدی شێخان پەرستاری مەعهەد نەمزانەوە لە شێخان هەیە، لە بەردەڕەش هەیەتی، لە ئاکرێ، لە دهۆک، لەو شوێنانە پەرستاریمان هەیە، بەڵام لە شێخان نەمزانیوە. ئەگەر مەبەستت کۆلێژەکەیەتی، کۆلێژەکەی جیاوازە،
بەس ئەویش پەرستاری شێخان 88.537 بووە. بەڵێ هەفتا حەوت زیاترێ وتمان هەرچیان باشن و ئەمەی وەرگرتنیش هەیە. باشە هەفتاش لە کۆلێژ پەروەردە بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی سەلاحەدین وەردەگیرێم. پەروەردە زمانی ئینگلیزی ئەگەر بەکردیتەوە بەرزی کاتە بۆ هەفتانەوە ئەوانە ئەگەرت ئەبێ، بەڵام خۆی ساڵی پار هەشتای وەرگرتووە ئەمەلەکەت تۆزێ کەمترە. 88.4 پەرستاری ڕاپەڕین پەرستاری 92 وەرگرتووە، 90یش بۆ پارالێلەکەی بووە، 90.2 88.8 ئەگەرێکی کەمی بۆ پارالێلەکەی هەیە ئینشاءڵڵا. 86.8 چ بەشێ باشە تکایە. 86 زیاتر وەکوتمان لە چارەسەری سروشتی بۆ خوارەوە ئەتوانی ئیسفادەی لێ بکەی، لەبەرەوەی دەرزەکانی دیکە تۆزێ بەرزن بەڕاستی. لە ئەندازیاریەکانیش تەلارسازی و پرۆگرامسازی و شارستانی لێ دەرکا، ئەوانی کە ئەمەلی هەیە بۆ وەرگرتن. بەشەکانی تریش زیاتر بۆ پەیمانگە گونجاوە. 96.95 طبعاً هەولێر ئەگەرێکی باشی هەیە ئینشاءڵڵا. من 69.7 هەیە بەشی پەروەردەی کیمیا لە کیمیا زانکۆی سلێمانی وەرم دەگرێت. خۆم لە سلێمانی تکازۆ نەوەڵا علوم کیمیا ئافۆن پەروەردەی کیمیای داوا کردەوە بۆ گورە ئەمزانی علوم کیمیایە. پەروەردە کیمیا لە سلێمانی 7.431 وەرگرتووە. ئەمە ئەتوانم بڵێم باشە لەبەرەوەی نزیکە لێیەوە بە پشتیوانی خوا. 69 لە پەرستاری دهۆک دێتە وەرگرتن. ئەمەلەکەی تۆزێک کەمە وەڵا باشە، یانی لەبەر ببوورە بۆ ئێوارانەکەی خەراب نییە، ئەحتیمالەن سوودێکی بۆت هەبێت. ئەگەر دابەزێنین وتمان ئەحتیمالی هەیە ئینشاءڵڵا. ئەو پڕکردنەوەی بە هەڵە مشکلەمانیە مامۆستا نەمرم هەفتانەیە بە پۆلی 10 و 11 و کریدیت بۆ ئینگلیزی ئەبێت بە 82. ئایا کۆلێژەکەی لە زانکۆی سلێمانی وەرمەگرێت 82 کۆلێژی زمانی ئینگلیزی لە سلێمانی 81.6 وەرگرتووە. ئەگەوەی بەڕێز دەگاتە 82 کێشەی نابێ ئینشاءڵڵا. ئەمەلێکی باشی ئەبێت بە پشتیوانی خوای گەورە. بە کریدت 77.7 ئینگلیزی ئەگرێ ئەو وەڵامماندایەوە. شتاش لەولێر ئەگەری شکار نەخۆشەکانی هەیە وەڵامماندایەتمان ئەگەری پارالێلی زیاترە. علوم کیمیای زانکۆیان شیکاری مەعهاد وەڵاهی لەوەیانە هاوسەنگن، علوم کیمیاکە ڕەنگە باشتر بێ. 96.0367 ئەگەری طبعاً بە پارالێل ئەگەرێکی کەم، بەڵام ئەسنان ئینشاءڵڵا و داماسازیش ئینشاءڵڵا ئەوانە بێ پارالێل. دوو دەقەمان ماوە لەگەڵتانە بەڕێزان بزانین 296 70.85 لە سلێمانی. هەندێک مەعهەدەکان بە ئێواران ئەوانە لە دەرەوەی شار لە هەڵەبجە لە کەلار لە دەربەنیخان لەو شوێنانە مەعهەدە پزیشکیەکان ئەگەرنا بەعام لە کۆلێژەکانی پەروەردە و بنیات و ببورن لە ئیدارە ئیقتصاد و ئەوانە ئەتوانن سوود ببینن. 96 ئەگەری چەند لە پزیشکی ددان و دەرمانسازی ڕژێت ئەو دوو کۆلێژە بە بۆچین بەڕێز چەندێکدا ئەبەزێت. وەڵامماندا وتمان ئینشاءڵڵا ئەمەلی وەرگرتنیان هەیە. ئەمانە جارێک دیکە هەمووی پرسیاری دووبارەیە و بەداخەوە
هەر هەمووی پرسیاری دووبارەنەوە لە بینیانە یەک دوو پرسیارمانە دەسەچێت ئیتر بۆ خۆی ئەمەش کاتەکەمان تەواوە بێت. ئەزیزانم بمبورن چکە ساعات 11 موعدی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاگی ترمان هەیە، بەڵام زۆرم پێخۆش بوو ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ لە خزمەتتانە بم، چونکە بەڕاستی ئەزانم لەم کاتانەیە زۆر پێویستان بە ئێمەوە، ئێمەش کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانتانمان هەیە لە ئینستاگرام و لەوانە، چونکە بەڕاستی بۆ معلوماتی بەڕێزتان یعنی نەک هەر لە ئینستاگرام و یوتیوبەوە، تەلیگرام، ماسنجەری شەخسی خۆم، ڤایبەرم، ینی بەڕاستی وەتسئاپم، ئەوانەی پرسیار بۆ دێت ینی ناپەرژێم بە هیچ لایەکێ، لەبەرەوە زۆر داوای لەور نەکەم من لێرە لە کۆتایی ئەم لایڤەیە هەوڵەدەم هەموو شەوێک ئەوها ئەگەر بتوانم خوا یار بێت هیچ نەبێ ئەگەر 45 دقەیەکیش بێ، ئەگەر سەعاتێکیش بێ، بەپێی ئەو کاتەی هەمانە بڕوان پێ بکەن، ئەگەر نیم سەعاتێکیش کاتم هەبێت دڵنیا بن لەگەڵتانە بم ئینشاءڵڵا بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان. ئێوەش هاوکارمان بن، پرسیاری دووبارە زۆر مەنووسن، سەبر و ئارامتان هەبێت کە پرسیارە نووسن پێمانەگا، بەڵام کاتی پێویستە هەتاکو و ئێمە پێڕاگەین و وەڵامتان بدەینەوە. ئەو کاتە کە پرسیارێکی زۆرە نێرن مافی هاوڕێکانتان نەخۆن، لەبەرەوە تکایە ئەوەنە پرسیاری دووبارە مەنێرن. سوپاستان دەکەم، مەمنونم، سوپاسی گەورەیتان دەکەم کە ئەم ماوەیە لەگەڵ منابوون. دەستان خۆش بێ و خوا ئاگادارتان بێ ئینشاءڵڵا.